بەناوی خی گەورە و میرابان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە. ئەمڕۆ ریال مەدرید دوامین تاقیکردنەوەی پێشیارە نێودەوڵەتیەکان ئەنجام دەدات کاتێک میوانداری لایەنی ریال بیتس دەکات. ئەمڕۆ یوڤا هەفتەیەکی نوێ لە خولی ئیتالی ئەنجام دەدات کە هەمووان بە تامەزرەوەیەوە چاوەڕێن بایرن دووەمیاری لەگەڵ کۆمپانی لە بوندسلیگا ئەنجام دەدات و هەروەها ئەوەشی کە تایبەت بێ بە پرێمەر لیگ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و لێڤەرپوڵە لەسەر یاریگای ئۆڵد ترافۆرد جارێکی دیکە کلاسیکۆی ئینگلتەرا ئەم جارەیان جیاواز لە ساڵانی ڕابردوو کلاسیکۆی ئینگلتەرا لە نێوان دوو ڕایەنەری هۆڵەندی بەڕێوە دەچێت. تەڵام باسی من بە تایبەت قسەکردن دەبێت لەسەر کلاسیکۆ و لەسەر ئەم پلانی 4-2-3 کە چ گۆڕانکاریی لە لیڤەرپوڵا کردو لە بەرەوەی لە ماوەی ڕابردوو ئێمە بە گفتوگۆ باسمان کردو بەڵام دواتر ئێستا لەسەر شاشەکە پێوەی باز دەکەین. بەڵام پێشەوەی دەست بکەم بە بەرنامەکە پێشەوەی دەست بکەم بە باسکردنی لیڤەرپوڵ و مانچستەر حەز دەکەم ڕاستیەک هەیە پێکەوە بیڵێین و ئەوەشی کە لە ڕابردوو ڕەخنەی هەبووە ئەوەشی کە لە ڕابردوو بیانووی هەبووە ئەوەشی لە ڕابردوو ناڕەزایەتی هەبووە تێبگال لەم قسەیە وەلای ڕوون بێتەوە. تاوان لەخوا بە زیابێ بەشێکیش هەیە هاندەران کە ئەم دیوە ناگرنە بەر یعنی من چەندین هاوڕێم هەیە لە بواری شیکاری وەرچی شایشەکەن بۆ نمونە ئەڵێ تۆ باش یاریکە تۆ هەلی گۆڵ دروستکە تۆ گۆڵ تۆمار بکە مەجای غەڵەتیش هەیە خۆ بیکەی و مەجای ئەوەش هەیە داوەر هەڵە و بەرامبەرکە بەڵام تۆ هیچ کێشەیەک نابێت لە یارێکە و ئەم بیرکردنەوەی زۆر گرنگە. جا ئێستا ئەمەوێ بڵێم چی؟ ئەمەوێ بڵێم بە 4 یاری هانس فلیک بەڕاستی یعنی ترۆپکی ڕاهێنانی نیشان نای بە 4 یاری ئامانجی بەرشەلۆنەی پێکە هەمووی پێم منەڵێ ئاتۆسەی کە بە 4 یاری چۆنەڵێ ئامانجی بەرشلۆنی پێکە کاکە بەرشەلۆن ئەمساڵ ئامانجی یەکەمی دەرخستنی لاماسەیە بۆ ساڵانی داهاتوو. ئێوە تا فلێک جیل لەسەر جیلی لاماسیە یەنە یاری پێکە 7 ساڵ یەنای ساڵ بوو ئێستا 20 ساڵێکی ناوە یاری پێکە هیچ کێشەیەکیشی نییە و ئەوەی پێشتریە کە پێی گەیاندووە هەر یاری پێکە گاوی لەسەر گەڕانەوەی کار لاماسیە کۆبارس و یعنی ئەم تیپە لەسەر ئامانجی یەکەمی ئیشەکە کە پشتبەستنە بە یاریزانە لاوەکە پشتبەستنە بە قوتابخانەی لاماسیە دەبینیت ئامانجی یەکەمی بەرشۆنەی پێکاو. ئێستا بەرشەلۆنە چییە؟ تیپێکی خاوەنتوانای جەستەییە تیپێکی لایەنی هونەری بەرزە. فشاری بەرشەلۆن ئێستا فشار نییە لە دەقەیە کە تۆپەکە شکێندا یەکسەر هەڵیەن دیفاع و هجووم و ئاراوخۆ و کۆندی و باڵدی و کانسیلۆ و هەمووی دابەزێتە پێشانێ نه ئێستا تەنزیمە ئەم تیپە کۆندی ڕێژەی پێویست کۆبارسی ڕۆژەی پێویست هەر یاریزانە یاری دەکات باڵدی ڕێژەی پێویست ناوەندەکان بە ڕێژەی پێویست. بەڵام کاتێک تۆ لای تیپی بەرامبەرە بێت چونکە من پێم وتم بەرشەلۆنە وازی لە ئەمەی کێوە پێڵەنتیکی تاقا یاخود پۆزیشناڵ پڵی وازی لێهێناوە لەم یاریە ناکە. بەرشەلۆنە ئێستا جیگنپرێس یاریەکە جیگنپرێس واتە فشارکردن بە 5 یاریزانی پێشەوە کە بەردەوام کە تۆپیان لابێ ئەو یاریزانانە بە تەواویتی فشار دەکەن و سەرکەوتنێکی زیاتر لە ناوەندەکانەوەیە و ئەم جیگنپرێسە ستایلی یاریکردنی ئەڵمانەکانە دەتو ئاوا باش یاریکە دەبا حەکەم فیگەی پەنارتی لە زدل لێە دەبا حەکەم گۆڵە بۆ حسێب نەکە دەبا بیدایەت یاری گۆڵە لێ تۆمار بکرێ بەس گرنگە لەسەر ئەم ئاستە بەردەوام بی گرنگە لەسەر ئەم ڕیتمی یاریکردنە بەردەوام بی. بەس یەک سەرنجیانی دیقەت بدەن باسی من کەس ناکەم باسی گۆڵکاری لیڤاندۆڤسکیەوە ناکەم کە گۆڕا بەس سێرێکی گۆڕانکاری لە ڕافینا بکەن لە پشتی هێرشبەرەوە یاریەکە کێشەی نییە چێتە باڵی ئەو لا کێشەی نییە یەتە باڵی چەپ کێشەی نییە. زۆر گرنگە ڕایەنەر بتوانێت دەمینسیجامە لە نێوان یاریزانەکانیان دروستکە. بۆیە من هەموو جارێ وتومە لە کاتی شکستە کە
هۆک ئاگامان جەڵێ بڕیارەکانی ناوژیان یاریە گۆڕە دەبا ناوژیان بۆ خۆی دانیشە هەر بڕیار بە دوو فیکەی دوو پەنارتی لێبە خۆیاری پێشوو ناوژیوان ئەو دانیۆڵمۆ کە بەشداری کرد هەر هەستا ڕاستەوخۆ لێدانێکی سزا بۆ بەشلۆنە گیرا داوەر حسێبی نەکرد ئەژماری نەگەر هەر نەشگەڕایە بۆڤ بەس چونکە تۆ باشژیاریەکەی چونکە تۆ ئەتوانی لەگەڵ ڕانەرەکە تا ئینسیجامێکی باشت دروست کردو و یارەکەی بۆ نمونە بەرامبەر ڕیاڵمەدی دۆ کۆمەتی نییە تابڵی ناتوانم قەرەبووی بکەمەوە کە تۆ باش دیاریت کرد دەتوانی بردنەوە بەدەستمێنی ئەیوە تاو پەنارتێش بۆ نەگیرا لەگەڵ داڵی ئۆڵمایە لێک و هیچی شابوو کە بۆ نەگیرا کە بووە تۆ گۆڵی یەک بە یەکە بکردا ئەنجە دوو بە یەکە بکردا پەنارتێکەش بۆ نەگیرا بەڵام فڕقەیە نەوارۆ بوو نەبیان و لە چیمەن گیرا نەبیان و لە حەکەم گیرا نەبیان و لە بچووکی یاریگا گیرا نەبیان و لە گەورەی یاریگا گیرا بەرشەلۆنە یاری کرد و بردیشیەوە بە شایستەی واوە تا یاری بە دوای یاری ئەم تیپە بەرە باشنەوە من تەنها تەرکیز لەسەرەوە یەکەم کاتێک خۆت باش بووی ئەگەر ئەوانەی چواردە ورد و یاریگاکەش لە زت دەبن ناتوانێت ڕوبەڕوو ببنەوە کاتێک تۆ لەسەر ڕیتمی خۆت بی بەرشەلۆنە دەبێت بەم جۆرە بێت خۆ ڕەنگە ئەم تیپەی کە فلێک دروستی کردووە ئەم ساڵیش هیچ نازناوێ نەبە بەڵام گرنگە ئەم تیپە دروست بێ بۆ ساڵی داهاتوو گرنگە دروست بێ بۆ ساڵی داهاتوو چونکە ئەمە کارکردنی بەرشەلۆنەیە ئەمە ئامانجیەکەمی بەرشەلۆنێ و ئەمەش کارکردنی فلیکە تاوان ئێمە لای بەشێک لە کۆمنتەکان پێشەوەی بچمە سەر مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ لە بەرەوەی ئێمە لەوێ قسەی لەسەرکەم چەند جار جوابی مانچستەر سیتی ماویتێتەوە بە قورعان کاک ڕامان ینی هەموو بەرنامەیە پرسیارەیە کاک مەحسینە سەباسی کلاسیکۆ دەکەین کاک ئامان ئەوە باسی ناوبژیوانمان کرد میلان هەڵەگرین بۆ کاتێکی تر کاک ڕێبینەڵێ ڕیاڵ مەدرید دەوشۆ نەباتەوە کێشە دروست نابێت نابێت جۆرە کێشە دروست نابێت دۆخێکی زۆر ئاساییە بەڵام کاتیەوێ دۆخەکە تێگە چیە بەڵام ئەوە نییە بڵێ کێشە دروستە بێ بەڵێ بەرشۆنە پێکانێکی زۆر زۆریشیە بەڵام تیبەکە کە باش یارەکە کە لەسەر ڕیتمی ڕانەرەکە ڕایتری کێشەیەکی نییە کاکجوتیارەڵێ هەمان قسەشەر بۆ مانچستەر سیتی ڕاستەکە تۆ وەرزەکانی پێشوو دەود یارمەتی دەدرێت ئێستاشی لەسەر بێ مانچستەر سیتی یارمەتیێرێ نەوەڵا بۆ مانچستەر سیتی هەرگیز ڕاز نییە لەبەرەوەی هەر یاری چێلسی پەنارتی بۆ چێلسی نەگرتووە هەر دوای ئەوە هاتوویتە تەوانێت دوێنێ ئارسیناڵ دیکلان ڕایس یعنی ئەو داوەرە یعنی من سوێندی لەسەر خۆمەگەرە و تۆپە یاریزانێکی سیتی ئەو حاڵەتەی بکردە داوەر قەت زەردی دووەمی نایە و کارتی سووری بکوەکو چۆنەوەی پاربینیتان کۆڤازیج لە دوو حاڵەتی عەمدی تەعەمودی کردووە دانیشتووە تەڕتیشی نەکرد یارەکە ئەرسناڵ لانە فەرقی زۆر زۆرە کاکە جوتیار من ئەزانم چی دەڵێم و دەزانم چی دەبینم فەرقی زۆر زۆر ئەوە تا پار 11 خاڵیان لە لیڤەرپوڵ شکان سێ جار داوای لێبوردنیان لە لیڤەرپوڵ کرد ئیتیحاد ئینگلیزی بەڵام یەک جار نەمان بینی داوای لێبوردن لە مانچستەر سیتی بکەن ئەوەم ساڵیژە سە دوێنێ ئەرسیناڵ لە یاری برایتنە کارتێکی سووریان ناوە بە دیکلان ڕایسکە ئەوە بەس بەو تیپانە هەیە کە ڕکابەری سیتی بن نانە بۆ سیتی شتەکە زۆر زۆر پێچوانەیە و هیچ عیلاقەیەکی بە بەرشەلۆنەوە نییە جیاوازی نێوان زەوی و ئاسمانە دۆخی بەرشەلۆنە جیاوازە دۆخی هاوکاری و سەپۆرتکردنی مانچستەر خۆ مانچستەر پێویستی بەوەش نییە بەزیتر ینی ئەم تیپە شکوی وایە ڕەنگە بەو جۆرە بێ کە ینی خۆیان ئەگەر سیتی هەموو یاری ئەتوانێ بباتەوە لە هەموو تیپێ باشتر ئەتوانێت یارەکان بێتەوە بەڵام نەگەوی تۆ بڵێ وڵا سیتی بەدەرە لە هەڵی تاحکیمینە وڵا هیچ بەدەر نییە و زۆربەی زۆری ئەنجامەکانی هەڵی تاحکیمی هاوکاریی باشی کردووە بە تایبەتی لە یاریە گەورەکانە چونکە پار وەکو وتم لیڤەرپوڵ 11 خاڵی لێ ڕۆی ئەم ساڵی ئەرسناڵ لە سێم هەفتەیە یاری برایتن نانێژ ئەرسیناڵ سەرکەوتوو بێ زۆر باشە دەچمە سەر بابەتەکەمان کە بابەتی یاری نێوان لیڤەرپوڵ و مانچستەر یونایتد تەبان ئێمە باز لە دوو تیپ دەکەین هەم مانچستەر یونایتد هەم لیڤەرپوڵ ئەم دوو تیپە هەردووچیان پلانی یاریکردنیان چییە 4 2 3 1 هەردووشیان پلانی یاریکردنیان چییە ڕاستە یعنی وەکو خۆیان لەسەر قوتابخانەی تۆپی پێی هۆڵندی یاری دەکەن
و تێکەڵیان کردوتەوە لەگەڵ ئەڵمانەکانە نە پۆزیشنەڵ پلانی هەمال کردووە و نە لە جیگمپرێس چوونەتە دەرەوانێ هەمویان کۆ کردوتەوانێت کە خۆتان نەزانن شۆڕشی هۆڵندەکان و ئەو شۆڕشوی یۆهان کرۆیف لە ساڵی 1970 و بە دواتر لە کاتی ڕانەرایەتیە لە ساڵی نەوەکان لە بەرشۆنە کردی چ شۆڕشێکی گەورە و ناوازە بوو. ئێمە باز لە دوو ڕانەر دەکەین کە هەردوو ڕانەرەکە بە پلانی 4 یاریەکەن و هەردوو ڕانەرەکەش لە قوتابخانەی تۆپی پێی هۆڵندا گەورە بوون و ئەنجامی بەرچاویان لە خولی ناوخۆی وڵاتەکانیان نەبوو. بەڵام جیاوازی چییە لە کلاسیکۆی ئەمڕۆیە؟ جیاوازی چییە؟ ڕازگۆ بین ئێمە دوو ڕانەرمانەیە کە هەریەکەیان بە جۆرێک مامەڵە دەکات هەریەکەیان تایبەتمەندی جۆرێکیە. ڕانەرێکمانەیە کە بە دڵی خۆی یاریزانەکان دێنێتە تیپەکەەوە یعنی بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەکیە بێ لە یاریزانکردن و لە یاریزان فرۆشتن و ئەم حاڵەتانی کەیە بە دڵی خۆی یاریزانەکان دێنێ بەبێەوەی هیچ کێشەیەکیە بێ کە ئەویش چێە کە ئەویش با بڵین تینهاک. تینهاک ئەو ڕایەنەرەیە کە بۆ نمونە ئەتوانین بڵین لە وەرزی ئەم ساڵیشە 5 یاریزانی نوێی هێناوەتە ئەم تیپەوە لەسەر چی؟ لەسەر خواستی خۆی لەسەر داواکارەکانی خۆی وە 3 ساڵە هەرچیە و گرێبەسانی لە یونایتد دایکا لەسەر خواستی خۆی ئەنجامیان. زۆر گرنگە ڕاهێنەر لە تیپا کە یاریزانێک دێنێتە ئەم تیپەوانێ ئەم یاریزانە لەسەر خواستی خۆی بێتە تیپەکەەوە و ئەو یاریزانانشی ئیزن دەیرێت لەسەر خواستی خۆی ئیزم بێنە کریستیانۆ ڕۆناڵدۆ و سانچۆ بنمونە. کەواتە تینهاک هیچ بیانوێکی نییە لە بەرامبەر خراپی مانچستەر یونایتددا. پێکانم هەیە پێکانم نییە ئەوە هەیە ئەوە نییە تۆ هەموو ساڵێک کڕینت زیاتر بۆ لە فرۆشتن. ئەسە مانچستەر سیتی گواردیۆلا ئێوە هەمووتان پێڵەن تیپی پارە خلاق خۆ 2 ساڵە مانچستەر سیتی پارە پەیاکە کاک 2 ساڵە مانچستەر سیتی لێ شاوێک یاریزان نەفرۆشەوە پریمەر لیگی ژەباتەوە خۆی هەر پێڵێن پارە خۆ بەقەی تیناک سرف ناکات گواردیۆلا ئەو سەرەتایە و بناغی تیپەکەی خۆی و یاریزانی دەزیشان کرد کە دەیەوێت بەڵام کێناونی بۆ 4-5 ساڵی سوادە لە یاریزانانەکە نەک وەکو تینهاک بێنێ بە 6 مانگ و بیخاتە سەر کورسیە دەکەس نەیەوێ. بەرحاڵ ئەوەی کە من دەمەوێت باسی کەم تینهاک 3 ساڵە بەخواستی خۆی یاریزان لە مانچستەر یونایتد دەکرێت و ئەم وەرزەش 5 یاریزانوی هێناوەتە تیپەکەەوە. ئێستا ئەم تیپە یونایتد هیچ مەجالێکی تیانێ کە دەبێت گۆڕانکاری گەورە تێیدا ڕووبە و دەبێت ئەم تیپە بەرەو پێشتوونی بەرچایە بێت. لە بەرامبەردا ڕانەرێکی نوێمانەیە کە ویشتیە ئارنی سلۆتە کە ئەویش مامان شێوە هۆڵندیە کە ئەویش مامان شێوە لەسەر قوتابخانەی 4-3 تۆپی جیمپرێز یاری دەکات. ئارنی سلۆت تەنها 3 یاریزانی بە کۆی گشتی بۆ هێنراوە کە یاریزانی دڵخوازی خۆشی تێدا نەبوو. 3 یاریزان بۆ ئارنی سلۆت داتۆ دە لیڤەرپوڵ کە یاریزانی دڵخوازی خۆشی تیانە بووە و هەموو یاریزانانشی کاتوونەتە تیپەکەی چیان یاریزانی سەرچینی جیاواز لە مانچستەر یونایتد. بۆیە جیاوازیکردن لە نێوان ئەم دوو ڕایەنەرەیە تایبەتمەندیی گەوری دەبێت لە بەروی ئەمێکمانەیە کە پارێکی زۆری سرم نەکردوان زۆر ئەتیادی تۆ سەر تیپێکی نیوە بەڵام ئەم کەسایەتێکی گەورە تیپێکی بۆ دروست کردووە کە یۆرگن کلۆپە و تیپەکەی بۆ بەجێشت و ئێستا هاتووە هەم ئەپدەیتی ئەو تیپاکاتەوە هەم بیرۆکەکانی خۆشی تێکەڵاوی و تیپە کردووە کە ساڵانێکی زۆرە لەسەر تەکتیکی و یاریزانەکان تەکنیکێکی بەرزیانەیە لە یاریکردنان ڕاهاتن. لە بەرامبەردا تینهاک مانچستەر یونایتد دێ بەڕێوە باد لەسەر پلانی خۆی بەبێ ئەوەی گۆڕانکاری شەوتۆ لە تیپەکە ڕوویداوێت. ئەمە وەکو سەرەتای جیاوازی سێری ئەم پلانی 4-3 و جیمپرێسە بکەن کە لای سلۆت چۆنە و لای تینهاک چۆنە. طبعا عادەتەن سەرەتای ئەمە باسی سلۆت دەکەین کەم شەومیانە بێ لێرەدا ماکەلیستەر و ڕایان کرافنبێرگ چونکە ئێمە من پێشتریش بۆم باسکردن وتم پلانی 4-3 جیاوازی ئارنی سلۆت لەگەڵ کلۆپا چییە؟ کلۆپ پێویستی بە یەک گرتیکازی ژمارە 6 بوو بەڵام بە پێچەوانەوە ئارنی سلۆت بیرکردنەوەی وایە کە 2 یاریزانی ژمارە 6 شێوێ و دەبێت 2 یاریزانی ژمارە 6 لە یاریگا دابێت کە تایبەتمەندی جێبەجێکردنی یاریزانی ژمارە 8شیان هەبێت. بۆیە 2 یاریزانی ئیرتیکازمانەیە لێرە و لێرە باڵەکان چ دیاز چ سەلاح بەهۆی ئەم دوو ئیرتیکازەوە
حڕێتێکی زیاتریانەیە ئەگەر تۆپیش زیاتر مراوەغە پێەکەن و ئەگەر لە دەستیشی بەن هیچ کێشەیەکیان نیە بوو لەبەری لە دواوەیان ئەمینن و دڵنیان لەوەی کە کەسانێکەن بەرگریان لێ دەکەن و دواوەمان تۆپەکە دەستنیمەکەن بەرگریکی باشیان لێ دەکەن بۆیە ئێستا حڕێتی سەلاح و دیاز لەگەڵ شێواز یاریکردنی سڵۆتا زیاترە. گرنگترین خاڵ سۆبۆسڵای ئەم هەڵسوورانەی کە سۆبۆسڵایە کا بە درێژایی یاری کە لە پێگاتی ئارنی سڵۆتا ڕوو دەدات ئەمە سوڕانەکانی دۆمینیک سۆبۆسڵایە کە ئەنجامی دەدات و لە یەتەمێرە یەتێرە یاتا یاریزانێکی جۆکەر هەیە لە پلانی چواردووسەیەکی ئارنی سڵۆتا کە ئەم بە سۆبۆسڵای جێبەجێ دەکات و تاوەکو ئێستا تا ڕادەیەک توانێت تێواسە پێشکەشکە بەڵام ڕەنگە بۆ داهاتوو یاریزانێکی دیکە لێرەدا بتوانێت دروستکایتر چێزا بێ بەشداری کا دیاز بێتێرە یاخود چێزاخۆی بێتێرە یان بۆ داهاتوو چێزا بێتە شوێنی سەلاح بێ بەم پلەیمایکەرە لێرەدا هەڵسوڕێ چونکە سەلاح یەکێکە لەو یاریزانانی تایبەتمەندێکی باشی لە پاسدانایە تایبەتمەندێکی باشی لە تۆبەڵدانی دوورایە تایبەتمەندێکی باشی لە خێرای ڕۆشنایە تایبەتمەندێکی باشی لە مراوەغە و لە لێدانە بەهێزەکانی دەرەوەی ناوچەی سزایە وێ ئەکرێت لە داهاتووە سەلاح ببێتە ئەم یاریزانەی کە لێرە هەڵسووران دەکا و ئەمە بێتە چێزا گەر بێت و سڵۆت بەدڵی بێ و لە پێکاتی سەرکی یاری پێ بکەوە ئەمەش بێتە دیاز و ئەویش ئیتر جۆتایە دەبێتە نوێس ئەوەی کە گرنگە سەرکەوتنی بەرگریکارەکان لای سڵۆت کە پێی وایە ینی هەنێک جاری یاریەکان بە پێی بەم جۆرەی کە دەبینی لە زۆر شێوازاوای لێ لە پۆزیشنال پلەیە سەش بەم جۆرە یاریەکرێ کە دایم بەرگریکارێک وەکو یەبینن ڕێکیلویس کە گواردیۆلا تەطبیقێکە لە مانچستەر سیتی ئێوە دیقەتی ڕێکیلویس بن دوێنێ گۆڵی دووەمی هالاند کە پاسەکەی یا لەکوێوە پاسیا بالاند ینی لە ناو ناوچەی سزایە بۆ ڕێکیلویس لە کاتێکدا لە پێگاتەیە لە بەرگریکاری لای ڕاستە بەڵام چی لێ دێت بەم جۆرەی لێم یاریزانێتە ناوەند بۆ ئیزافەیتر کە ڕۆبەرتسۆن سەرکە و ئۆتۆماتیشی کە ڕۆبەرتسۆن ناتێرە ئارنۆڵ دێتەوە دواوە واتە سێبەرگریکارەکە دەبێتە کێ ڤاندایک و کۆناتی و ئارنۆڵ ئەگەر ئارنۆڵ سەرکە و لێرەوە ڕۆبەرتسۆن دەگەڕێتەوە دواوە بەم جۆرەش زیادەیەکی زۆر لە هێڵی ناوەند دروست دەگەن کە هەم لە تەطبیقکردنی 4-3 خۆیان نادزنەوە و هەمیش دەتوانن ئیزافەیەکی باش بۆ هێڵی هێرشبردنیان بکەن ئەمە حاڵەتی تەطبیقکردنی پلانی جیمپرێسە لەلایەن لێڤەرپوڵەوانێ لەوەی کە لە ماوەی ڕابردوو تەطبیق کراوە بەڵام ئەگەر ئێمە بین سەردیوێکی تر لەمان سەرنایەتە چی تەطبیقەکرێ جارێ ئەبێ ئێمە واقعیەتێک بزانین کواڵیتی یاریزانەکانی مانچستەر لەگەڵ لێڤەرپوڵا جیاوازیان زۆرە وەرگرتنی تەکتیکی یاری لە یاریزانەکانی مانچستەر بە چاو یاریزانەکانی لیڤەرپوڵ لاوازە تەکنیکی یاریزانەکان لە لیڤەرپوڵە بەرزترە تاوەکو یاریزانەکانی مانچستەر ئیتر باوانەشی کە کڕاو بەزیترە من ڕایەنەر خۆی دیاری کردومەی کڕیەوە من حەقم نییە بەڵام من پێم وایە تەکنیکی یاریزانەکانی لیڤەرپوڵ بەرزترە تا یاریزانەکانی مانچستەر لێرە چیمان هەیە لە مانچستەر هەرەمە تەطبیقەکەین هەرم پلانە ماینۆ کاسمیرۆن پلانە جێبەجێکەن و بۆ دوایش گرەوە سیۆگارتیشیان واژوو کردووە بەڵام لێرە ئێمە کێشەی چیمانێ ماینۆ یاریزانێکی زۆر باشە بە تۆپەوانێ و جوڵێکی زۆر باشەکە کاسمیرۆژ لە وەرزی ئەمساڵی پریمەر لیگا بەڕاستی کاسمیرۆیەکی ناوازێ بەڵام ئێستا تاقیکردنەوە ڕاستەقینەکەی گەرچی یاری برایتۆنیشیان دۆڕانەوە دوودڵی بەرگری مانچستەر تاوەکو ئێستەیەک لا نەبۆتەوە ئایا دیلێخت دێتە دڵی بەرگری پێگاتی سەرکی وەردەگرێ یارماگوایەر یاری دەکا مارتینێز و ماگوار مارتینێز و دیلێخت ئێتە دیلێختە تۆ بۆچی کڕێویتە کاتیوە بێتە پێگاتی سەرکی و مارتینێزی ژێچێکە لە بەرگری کارە باشەکان شانێتی بەردەوامیە بێ و چارەسەری بەرگری کارێکت کردووە مەزراوی و هێناوە کە دەتوانێت داسێکی ناوەزە پێشکەشکاوە داڵۆتیش لەگەڵە کەواتە لە مانچستەر بە بەشداریکردنی دیلێخت ئەگەر تەمەرکوز یان تۆ تا ئێستا ئینسیجام دروستنەکەی زۆر قورسەوەکەوی سەلاحی ژووتی زۆر قورسە ئێستا یاری کلاسیکۆ ئینگلتەرا ئەنجام بدرێت لە نێوان لیڤەرپوڵ مانچستەر لەبەرەوەی هەردوو تیپەکە هێشتا لە سەرەتادان بە تایبەت مانچستەر کە یاری پێشوشی دۆڕانەوە گەورەترین کێشەی مانچستەر یونایتد لەم هێڵەدایە راشفۆرد ئەنتۆنی یاخود گارناچۆ یاخود ئامات برۆنۆ فەرناندێز لە جوڵەکانی کە دەیکا
و زرچیزی یاخودەوەتا کە ئێمە یارەکانی ڕابردوو بینیمان ئەمە ماسنمۆنگ بۆ ئەوە فێرناندێز بۆ لە کاتێکان ئەم تیپە گرێبەستی جوشوا زرچیزی نەیەش بشتێتە میلانەوە هاو گرێبەستی لەگەڵ کرد بەڵام نەیخسۆتە پێگاتی سەرکیەوە مەفروزە برۆنۆ فەرناندێز بێتەوە ئەم پلەیمیکەرەی مانچستەر یونایتد بەڵام بە چ مەرجێ بە مەرجیەوە ناماینۆ لە پێشێوە یاریکە کاسمیرۆ لە پێشێوە یاریکە چونکانی حاڵەت لە مانچستەر ئاشڵەژانێ دروستە بێ من لە یارەکانە دیخەتمەوە فەرناندێز دێتەوە ئێرە ینی ئەمە فێرناندێز ئەمە ماینۆ ئێمە کاسمیرۆی لە کاتێکا بەعکسەوە ئەبێ ماینۆ و کاسمیرۆ بەپێی پلانی جیگمپرێس کە دوو یاریزانی ژمارە شەشە بۆ بێ ماینۆ و کاسمیرۆ پارێزگار بن لەو تۆپانەی کە گارناچۆ ئەنتۆنی یاخود ڕاشفۆرد یاخود فەرناندێز لە دەستیان تاوی مەترسیان لە سەر دووزەوی بەس کاتی ێزانی لەگەڵمان سەرەتا سەرەکەی ماینۆ و کاسمیرۆ لە پێش فەرناندێزەوە تۆپەکە لە فەرناندێز لەگەڵ قەتع بوو یاوەەر گیرا لە یاریزانێکەوە یەکسەرە بێ بە ئینفراد لەسەر مانچستەر لە 4-4 مانچستەر یونایتد خۆر ڕاگر نابێ و گۆڵی لێ تۆمارەکرێت لە ماوەی ڕابردوو تینها جیگمپرێسی نەکردووە بە پلانێکی کاتۆناچای چڕ یاری کردووە و تەنها پشتی بە سیستمی هێرشی هەڵگەڕاوە بەستووە ئەو یاریانەی کە بردوێتەوە نازناوی FA کەپیش کە لەسەر حسابی مانچستەر سیتی بەدەستیەناوە بە هیچ جۆرە بە پلانی جیگمپرێز نەیبردوێتەوە و بە هیچ جۆرێکیش بۆ پلانە نەیبردوێتەوە کە خۆی دایناوە لەوەی کە تۆپی پێی هۆڵندی پێڕێوەکە بەڵکو بە پلانێکی کاتۆناچای تونت یارێکی بردەوە کە پشتبەستن بوو بە هێرشی هەڵگەڕاوە و ئەو توانی تەنها بەم جۆرە بردنەوە دەسەبەر بکە کەواتە ئێمە لەبەردەم دوو شێواز یاریکردنی جیگمپرێسن کە جیاوازێکی زۆر لە نێوانیانە هەیە و جیاوازێکی زۆر لە نێوان کەرەسەکاندا هەیە بۆیە بە تامەزرۆیەوە ئێمە چاوەڕێی یاری کلاسیکۆ ئینگڵتەرا دەکەین و هەردوو ڕایەنەرەکە ڕوبەڕووبوونەوەی هۆڵندیەکان تایبەتن ڕوبەڕووبوونەوەیکی زۆر چێژبەخشن ڕوبەڕووبوونەوەیکی زۆر خۆشن بۆیە بۆ ئێمەی بینەر چێژێکی تایبەتیە و جگە لەوەش لە یارەکانی ئەمڕۆ وەکو پێم وتن بایرن دووەم تاقیکردنەوەی خۆی ئەنجام دەدات ڕیال مەدرید لە پێش چوونە نێو یاری نێودەوڵەتی هەڵبژاردەکانەوانێ دوامین تاقیکردنەوەی خۆی بەرامبەر بە ڕیال بیت سەنجامەیە و تیپەکە دەبێت دوای دوو یەکسانبوونی مایۆرکا و لاس پالماس پێویستی بە سەرکەوتنە نەک پێویستی بە سەرکەوتنی شەوکۆ یان شڵۆتی لە یارەکە داوتی لە کۆنگرەکە داوتی ئێمە پێویستمان بە یاریکردنە ئەنجە سەرکەوتن لە بەرویوتی ئێستا ئێمە تەنها کێشەمانەوە نییە کە سەر ناکەین یا بردنەوە نایەنین یەکسانەبین بەڵکو کێشەی ئێمە لەوەدایە لەگەڵەوەی سەریش ناکەوین خراپ یاریەکەین ئەنجانێ جار زۆر حاڵەتەیە تۆ زۆر باش یاریەکەی بەڵام سەرکەوتو نابی ئەمە دۆخێکی ئاساییە یاریەکە و دەڕوا بەڵام دۆخەکە لەوایە نائاساییە تۆ لەگەڵەوەی سەرکەوتنیش دەسەبەر ناکەین لەگەڵی خراپ یاریەکەی ئەمە کێشە بۆ تیپ دروست دەکات ڕیاڵ لە قەیرانانە وەڵا هیچ لە قەیرانە نییە کاکە شیروانگیان مروری کاتە مانگی یەک ئەتوانی بڵێ لە قەیرانەیە گەر بەم جۆرە بەرداوێ بەس ئێستا ئەو پەڕی نەزانیە بە ڕیاڵ مەدرید بڵێ لە قەیرانەیە وەڵا کاکە سیامەند هیوایەکی زۆرم بە لیڤەرپوڵەیە کە ئەو شێوازەی سڵۆت کە بینی و مام شەو مانچستەر یونایتد ڕۆبەڕووی شکست بکاتەوە کاکە وەرزێر دەستی تۆش خۆش بێت وەڵا کاک محەممەد بەڕای من لیڤەرپوڵم چانسی زیاترم ڕۆبەبردنەوە کاکە بژاگیان سەرەتا باسی بەرشەلۆنم کرد توانی سەرەتای لایڤەکە بینی تەوانێت کە باسی بەرشلۆنم کردووە کاگامان گیان بۆیانی ترمە بەسەر ڕیاڵ مەدرید بێ با هەموو کاتێ باسمان کردووە کەس لە سەر یاری ئەلمیریا نەهاتەیەرە ڕەخنە بگرێت لەوەی کە حەکەم بڕیارێکی غەڵەت و ئەوەیە بەس من حەزم لە شت نییە لە خۆبیان و بگرم بڵێ مەمە پەنارتیەم پەنارتیە شتی وازەح یانی شتە زەقەکان کە وارد بێ یاری کلاسیکۆ تەواو بووە ڕەخنەمان لێگر لەوەی لە کامێرەی ڤیددیۆی لە ساحەکەیان نەبووە عیبێ بە ڤار گۆڵ یەکلا بکرێت و لەوەی هێڵی گۆڵی بڕێوەیاننا و عیبێ لەوەی کامێرە لە سەرخەتی گۆڵەکە نیە و باسیشمان لەوە کرد تۆپەکە دیارەیە گۆڵ بووە یا گۆڵ نەبووە و باسیشمان لەوە کرد یەکەم گۆڵی یاری کلاسیکۆکەی بەرشەلۆنەش فاوڵ بووە کە کریستنسن بەسەر شانی تۆنی کرۆس و گۆڵ تۆمارەکە ئێمە حەقەکان وەکو خۆی باسەکەین جۆمان لێ نییە
ینی من ینی جۆم لە یەک شتیان نییە دیتە تۆ بەینی بەرشەلۆنە تۆمەتبار مەکەی بە ڕیال تۆمەتبار مەکەی بەس بەخوا من چی حەق بێواڵم هیچی شیشم بە هیچیشیان نییە ڕیال مەدرید یەکەم بێ بەخوا هیچ نایەتە گیرفانی من بەرشەلۆنەکەی تۆش یەکەم بێ هیچ نایەتە گیرفانی من لیڤەرپوڵ یەکەم بێ هیچ نایەتە گیرفانی من مانچستەر سیتی یەکەم بێ هیچ نایەتە گیرفانی من بەس من ویژدانی خۆم مرتاحەکەمەوەی حەق بێڵێم هەنێ جار تۆ وەکو هەندێک حەقەکە و قبوڵ نییە ئەمە بە من ناکرێ کاک تواناگیانە و بابەتە کۆتاییات و ئەزیزی دڵم ڕایەنەری میلان چاوەڕێی بەرەو پێشچوونی لێ دەکریان دوورخستنەوەی باشترە بەڵە چاوەڕێی بەرەو پێشچوونی لێکرێ و میلان ئامانجی بردنەوەی نازناوی خولی ئیتالیش نیە بەڵکو تیپێک هاتووێ بگاتەوە چامپیۆنز لیگە بێ ئەم ساڵ دەرفەت بدرێ بە فۆنسیکا دوای بزانین ساڵی داهاتوو و کاتە ڕێگەیەکی بۆ دانین هاندەرانی تۆتنام ئەوەیە بە تایبەتی باسی پۆستیکۆگلۆکەم کاکرێت لەم ساڵدا چی بکە ئینشاءڵڵا لە دەرفەتێکی نزیکدا تینهاک پەنجەی پەشیمانی دەگەزێت بۆ چ سانچۆ هیوادارین لە یاری چێڵسیاوە ببینین کاک محەممەد دەڵێ دوو وەرز پێش ئێستا سیناڵدا خاڵە پێش بوو سیتی نازناوەکەی نەبەر مانچستەر بێسن یانێ لێسی جان و باشترین ڕانەر و عەقڵیەت لە سیتین اینجا رابطە حەز ناکات ئارسناڵ نازناوەکە بە تۆ ناکاک محەممەد قەزێ و نییە رابطە تۆ نازانی ئەو شتانە چۆنە و چۆن نیە دڵەکەم کەس ئینکاری لە بەقوەتی سیتی نییە کەس ئینکاری لە زلێزی سیتی نییە بەڵام کەسی ژینکاری لەوە نییە کە هەموو فیگەکان لە بەرژەوەندی سیتیە خۆ تۆم شتە بە زۆر ناکرێت من ئەڵێم سیتی پێویستی بە هیچ نییە لە هەموو تیپەکان باشتر لە هەموو تیپەکان بەێسترە بەڵام فیکەی داوەرانی ئینگلتەرا هەمیشە لە بەرژەوەندی سیتیە لە زدی سیتی نییە ئەم مەفهومە حاڵی بەلێو ئەمە ئەوە ناگەێنێ کە بڵین سیتی ئەگەروانە بێ پریمەر لیگ نابەیان نایبە بەروەڵا لە هەموو تیپەکان بەێسترە لە هەموو تیپەکان تۆکمەترە لە هەموو تیپەکان بە ئەزموندارترە ڕاهێنەرەکەی لە هەمویان ناوبانگی زیاتر و لە هەمویان ئەزمموی زیاترە بەڵام ئەو مەفهومەی کە منەمەوێت تێدگەێنم ئەوەیە کە فیکەی غەڵەت دژی سیتی کەمە بەڵام دژی ئەرسیناڵ و لیڤەرپوڵ هەموو وەرزەیە بینی ئەمە حاڵەتەکەی دڵی من هەر یاری چێڵسیش ئەوە هەموو کەس دەزانێت دیاری چێڵسی چۆن کۆتاییات کاکەونەرەڵێ گرافنبێرگ هیچ نییە ئیندۆ باشترە میلان بەو ئیداری و کارژێڕیە ناڕوات تینهاک هیچ بە هیچ ناکات هیچ نەما بۆتیان بگرێ بۆ دووری ناخانەوە تینهاک بڕۆنۆ دانیشێنەی باتەوە کاکە چێنەرەڵێڵێ نازانم تینهاک بۆچی یاری بە ماونتیژەکە ڕانەری میلان چاوەڕێی بەرەو پێشچوونی لێ دەکرێت دوورخستنەوەی باشترە بێت دەرفەتی بدرێتێ بە تەواوەتی کاکە مەروان سڵۆت بۆ سەڵماندن و گەورە نیشاندانی خۆی ئەبێ ئەم یاریە باتەوە مە بکات بە دەستپێک هەرێ بۆ هەمووی باسی میلانە باسی میلان لە کاتێکی تری ئایکەین بەس من دوو هەفتەیە باسی میلان دەکەم ئەڵێم نابێ مەنجامانە وەربگیرێ فۆنسیکایەکەم وەرزێت هێشتا تیپەکە دروستەکە ئافرم بۆی کە دوێنێ شەو لەسەر خراپ یاریکردن لیاوتیۆی کرد یاریزانی یەدەگ بۆ تیپەکە یاریکی باشی کرد ڕاستە گوێمی دوم خراپ دەرکەوتن بەڵام یاریکی باشیان کرد وە گەڕانەوەیان هەبوو وە هەوڵیشانە بوو بۆ گۆڵی سێم بەرامبەر بە تیپێکی وەکو لازیۆ بەکۆی گشتی ئەمە ناتوانێت ساڵ سەنگاندن بۆ فۆنسیکا و بۆ میلان بکەی کاگەندرێڵنەڵەیە کاک محەممەد بەرشەلۆنە هیچی پێ نییە دڵنیا بە لەوەی کە کۆتایەکەی مشتێکی داناو کۆی پار نا بەرشەلۆنە ئەمساڵ ئێمە باسمان لە نازناو نییە باسمان لە ئامانجەکەی یعنی من زۆر وازەح قسەکانەکەم ئەڵێم ئامانجی یەکەمی بەرشەلۆنە و لاپۆرتا و فلێک لە وەرزی ئەمساڵە پشتبەستن و دەرخستنی یاریزانانی لاماسیە بۆ داهاتووی بەرشەلۆنە ئەنی ئەمە ئامانجی یەکەمە ئامانجی دووەم دەستەبەرکردنی نازناوەکانە ستێپ بای ستێپ بۆیە زۆر گرنگە لە وەرزی ئەمساڵە تۆ ئامانجی یەکەمە پیک و ئێسش زۆر گرنگە ئێستا هەندەران لەوە تێبگەینی کە تۆ باش یاری کرد کە تۆ بەهێز بووی وەکوی یارەکەی تریشکە وتم و دەیڵێمەوانێ وەکوی ئۆڵمۆ پەنارتێکەشی بۆ نەیجیرالەکوی چابوو بەڵام بەرشلۆنە کۆڵینە هاو دوو گۆڵی تۆمار کرد و یارەکەی بردەوە باش یاریکە پێویستە بە هیچ بیانوێک نییە سەرکەوتنە بۆ دێت تەنها ئەوەی کە حاڵەتی نەخوازا و هەنێ یاری بۆی هەیە تۆ ڕوبەڕوود بێتەوانێ بەڵام لە یاریە گەورەکان ئەو بەرامبەر نەکرێ مهمە نەگو یاریە بچووکان چونکە یاریە بچووکان هەر بە باشیاریکردن ئەتوانی تۆ سەرکەوتنی تێدا تۆمار بکەیت شیکاری وەرشی بە کۆتا دێنم شاد و کامران من خواتەنە